خوش برنامه نزیکتر ریاض و سلاوی تایبت و دیسا ماتین خدمت کردنا و ویجاری تایبتیج از بس خدمت کردن جالی کساتی ها بکنم اگر ام بکنه دو بشک شونا خدمت کردن دفانا هل بجارده که تا که کسی بترنگ اب کیف خوبن چه وقت کی و چه جهه کی و خدمت تا کیت لی بشیدن تایبتیج اگر بوانا بر پرسیارتی به بریا هل بجارده که تا که کسی رنگ اب کیف خو نبن دوید جانا خو زیراتر ترخانی خدمت کردن بکن اگر هم هر دو کات تیکل کین رنگ جانا خو همیه ترخان کن جبوی خدمت کردن جانا وانا جبوی وانا رنگ بشک کیم ببینید بجان ویجاری نزدیکی کساتی کی بین کو زیده جانا خو ترخان کی جبوی خدمت کردن و سکتره کی گله کی هستیارو کرنگه نزدیک بین بعد سرمان حساب نبي نلين وزيري لكوبونو شيء نه کوبنو که تاو بو بس کوبنو گرینگ بو اما رشنوسی یاسای وزارت تندرستی من تاو کرد وزارت تندرستی ببردام دبی یاسای وزارت تندرستی گورانکاری و تاکسازی و ریفورمی تدا بکرد چون که تندرستی کاری خدمتگاری روزانه لقل پیشکوتنی دنیا دا گورد دكتور ليرج ميوان بخير بك دكتور نعم ميوانيه دكتور سيم اما لو وقت شي خراف دكتور سروان بريوبري تندرستی اكريا صافي دكم بو ايواري و بو درنگش لبو کاروباری هاولاتی و خدمتگاری لسنوری دوری اكري سردانی وزارت دکاو ميوانيه خوي خاون ويهر بخير بك دكتور جبر ميوان ويري كوبونا ويري جي قرب والله خسر ميزي بريد ضرورة هيج روجك بريد نامينة تسبينه اگر کو حالتك بيشتي بمشاورة وزياتر ممكن نوو دكتور ما بس لبريد سياو بريد او كاروباري هاولاتي هم مسائل رسمية وزوري ترتوابه كما عندما يا بلام اگر درنگاني شيء يجبد تنانت بريد ببما مالش نهلم بريد بمينيتو تسكا خو مرتاحنا بهم كبريد منو هزدكم هاولاتيك تاورن دكا انا همي بدودات شنو امزا بلدك خلقك هي رنقه لقرميان لزاخو لاكري لا سوران لتومان هاد بي يعني ناكريت روجك زياتر بمينيتو يعنيش دبي له همان روج بريد تاوبت دكتور سامي بارزنجي قال لك دبا استدس بكم وني فرم خير بين دكتور قريب بو بارزنجي كهر بيويا او دواينا ودي استاج نازي ناي بابت هر همو زارك نسلا دكتور سامان حسين محمد برزنجي وكو ناو نشانه يدي وكو ناو نشانه قبكرهته هل سرتها بيوني بله نك بس كاتي وزير يعني وكو نخير هلا سرتاوا من خانوادي شي ساداتي برزنجينا هم دايك زور فخري بيو لكن او اشتهي يعني داي برزنجيك الناس ناوي خانواده وبنواله كمان يعني صالي سنه لداي بو دكتور من 1917 بله بس صحتي خود باريزي اگر مثلا وكو وزير باسكين وزير تندرستي بده بزور عقل تندرستي خود بضلني اي طبعا خو باريزي لا زور لنا خوشي هي دتواني خوتي لي باريزي لا مو يغرنتر شوازينا خواردنو زوركاني خواردنو ورزش وزولا زور جرينجا طبعا نستني بريكوبيتشي يعني نستني ريك زكاتت بو اوان هي مثلا خواردني تندروس لمالي شيء جشتي بازك امرنجا لو من هموي او كاتنا بيد يعني همو روجك وكو يغنبي عندك روجك كاتي جبي ورنجا روج اشتراكات نبي بلام ستار مبادئ جرينجا الى تندرستي وبوتمندريجي هاولاتي يعني ورزش خواردني تندرست وريجولر اكسرسايز يعني ورزش شيء ببرنامج بريكوبيك ورزش شيء ببرنامج هوت هي او ورزش يعني طبعا والله بيشتر همبو باجبو بلا ما هو شيء زوره دابراما استل سرقال يوم دس بيبكم ورزش كيمن تنها لبو يعني فيزيائيه كينيا براستي زيادة من حزم الورزش وتنك ورزش تنها يعني جسدي وفيزيائي وكنيا كورزش با عندما كان للشمرو خوشت ورزش وان بو يعني نا والله هر ناوي دكتور مثلا ناز ناوي دكتور تان هبو دكتور بلام بسبوريا كتان دكتوري تيا تندرستي كومال بله اذا او تندرستي كومال تيا تندرستي كومال يعني بزيشكي كومالي بيدلين بالانجليزيه غير بابليك هيلث كوميونيتي ميديسن طبعا هو بزيشكي لاني بزيشكي بسبوري زور تدا يعني زيادة التلتا بنزا بسبوري جواز بيا بسبوري ورتين
لە هەمووی گرنگتر بۆ هاوڵاتی چونکە ئەوانی تر پسپۆریە کلینیکیەکان پسپۆری نەخۆشن یعنی کار و خزمەتگوزاری و ئەرکەکانیان بۆ نەخۆشە بۆ هاوڵاتی نیە بەڵام تەندروستی گشتی و تەندروستی کۆمەڵ بۆ هاوڵاتیەکە کە نەخۆش نەبووە لایانی من لایانی وقایەکەیە لایانی خۆپارێزیە ئەمە لە دنیای پێشکەوتوی پزیشکیدا زۆر گرنگی پێدەدرێت چونکە تقریبا هەر ئەوەش وای کرد ئەو بەرپرسیارەتی وەرگرنیان نا یعنی ئەمە لایەنی ئیداری تێدایە بە دڵنیاییەوە بنیەی تحتی دروستکردنی دەوڵەت و مؤسساتی ڕاستە لە هەموو مؤسسەکان غێری تەندروستیش بەڕەچاوکردنی لایەنی تەندروستی گشتی اختصاصەکەی من تەندروستی گشتی و تەندروستی کۆمەڵە کە بەشێکی تێدا ئیدارەی تەندروستیەوە تا هێڵت ئەدمنستریشن ساڵی چەند ئەو پسپۆرەتان وەرگرت ئەمن هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆران لە زانکۆی هەولێری پزیشکی هەر لە شاری هەولێر لە ساڵی 2008 و لە ساڵی 2012 ئەی هەر لە هەولێریش لەدایک بوون وابزانمیان بڵێ زەمادەم هەر لە هەولێر لەدایک بوون کۆ پیاسەچی ناو هەولێرێ بکەین بچینە شوێنێک بە دڵی تووبی ئەستا مەسەن ئەگەر بڵین بچین چایەک بخۆین وەختی ماڵی شت نەبی ناکرێ ئێستا بچینە ماڵ لێرەش چایەکە هەیە نانە چای ئێرە ناخۆین دەمانەوێت پیاسەچی ناو هەولێر خۆشحاڵ کوێ کەیفی ئەوە هەر شوێنێک بیت خۆتان هەڵبژێرن ئەوەی ڕاستیوی خۆم زۆر حەزم لە ئیسکانە نازانم تو دەچی ئەو شوێنانەیان وەزیر دەبی لە شوێنە ڕاقی زوو بەڵام ماوە دەچم حەزم لە شوێنە ڕاقیە یان ملی نانە هەر تەمەنی منداڵیشم لەوێ نزیک بووینە لە ئیسکانە من لە گەڕەکی مفتی لەدایک بوومە کە نزیکی ئیسکان بووە و ذکريات و یادگاری زۆرم لەگەڵ گەڕەکی ئیسکان و شەقامی ئیسکان و بناو بازاری هەولێریشەیە بۆیە بۆ من هەر بچین خۆشحاڵی شانازیە یاخوا بەخێر بێت زۆر سپاس ساقەتت باشە انشاءالله والله تەماشایکە بزانە باشە خراپە هەتا تەواو دەبین لە ناو سیارەی بەس پێشەوەی لێرە دەربچین دکتۆر ئەوە شوێنتان جێگەمان خراپە جێگەکانی وەزارەتی ئەمە پرۆژەی دروستکردنی وەزارەت هەیە و هەیکەلەکەشی تەواو بوو بەڵام بەداخەوە بۆی خێرانی دارایی ئەو چەند ساڵەی کۆتایی دیارە قاولەکە بەجێ هێشت بەداخەوە کۆمپانیایەکی ڕۆمانی بوو گەڕاینەوە ڕۆمانیاش دکتۆر بابێ مەسەر ئەو هەموو سەرقاڵی و مەشغوڵی لە وەزارەت و دەرێ و سەردانی نەخۆشخانەکانیش دەکەن حتمان بۆی زیاتر ئاگاتان لە ڕەوشی تەندروستیوی ئەی کاتی ماڵەوە و خێزان و ماڵ و منداڵ هەیە نییە جمعان هەیە بەس جمعان ئەگەر هیچ قەدەرێک نەبی و خوانەکەی تشت ڕووداوە شتێک نەبیت بڵێ بەشی پێویستی خێزان لە ڕۆژانی پشوو کاتی خێزان و ئەوان گلەیان زۆر ئەگەر طبعا مافیان بە پێی پێویست نەبووە و من هەندێک جار بەڕاستی منداڵەکان نبینم ماوەی چەند ڕۆژێک دکتۆر ئەوەم بەبییر هاتەواتینە لای نەخشانەی هەولێری فێرکاری هەولێری فێرکاری لێرەش پشکنینی کۆڕۆنا و ئەوانش لە وەختی ئەوە لە تاقیگەی پێشووتر بوو تاقیگەی تەندروستی گشتی بڵێ ئەوی تریش فریاکەوتنی ناوەندی هەولێرە قەدیمترین تەواڕی هەولێر وەختە چی ناخۆش بوو سوپاس بخوا تێپەڕێنە انشاءالله ئێستا هەیە نەخۆشێک بڵاو بوویتەوە دکتۆر خەڵکێک دەڵێ کۆڕۆنا و خەڵکیش دەڵێ نەبابەنە ئێستا تەمان ئەمە لە وەرزی پاییزین لە هەموو پاییزێکدا ئەنفلۆنزەی تایبەت بۆ مەوسومە هەیە ئەنفلۆنزا بەڵام کۆڕۆنا شێ بەڵام ژمارەی زۆر کەمە و کاریگەری ڤایرۆسەکە زۆر لاواز بووە تووشی پەتاوەرزیە بووی ئەوە ئێستا بڵێ ڕێوەڵە بڵێ وابوو ئەنگۆش کە تووشی نەخۆشی دەبن خراپ دەکەون دکتۆریان ئێوە فەرخە ناوەڵە هەر هەمان شتە ئەمە بەستم ئەوێ دەرمانێکی دەرمان شارەزاتر بن لەوەی دەرمانێکی باشتر وەربگرن ناوەڵە چارەسەریشم وەرگرت و ئینفلۆنزایەکی وەرزی بوو بەڵام خۆشبەختانە کۆڕۆنا نەبوو دکتۆر ئەوەش باسکەم باسی نەخۆشیمان کرد مەسەلەن جاری وە هەیە خەڵک بۆ وەرگرتنی چارەسەر ڕوو لە دەرەوە دەکەن کەم بیان زۆر ئیتر ئەوە هەڵبژاردەی خۆیانە تو وەکو وەزیر وەکو دکتۆرێک خوانەکە تووشی نەخۆشیێک بی ناخۆ هەڵدەبژێریان دەرەوە ئەمن تا ئێستا لە دەرەوەی وڵات هیچ پشکنینێک و هیچ چارەسەرێکمە نەگدە خۆشبەختانە ینی نەک پێویستم نەوە بەڵکو ئەوەی پێویست بووە لە کوردستاندا هەبووە طبعا بۆ هاوڵاتیش وام لە ناو هەرێمی کوردستانیشدا نەخۆشانە گشتیەکان نەخۆشانە حکوومیەکان 4 تا 5 جار نەشتەرگەری خۆم منداڵەکان بوو خۆم جارێک نەشتەرگەری کرامە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوای هەولێر
خۆم نەشتەرگرام بە شەو بوو تەواڕیش بۆ حالەتەکە نەشتەرگەری کرام و بۆ من نەخۆشخانە تایبەتەکانیش جیاوازی نییە چکارە و پزیشکان و ئەرە بەڕێزانان بۆ من هاوکار دەبن بەڵام من سیقم بە نەخۆشخانە حکومیەکانەیە مقاوماتی نەخۆشخانەی حکومی زیاترە ژمارەیەکی زۆر پزیشک و حکومەت لە پاڵ پشتی دەکا و ڕاستە لە ڕووی فەندەقی و ژووری تایبەت و هەندێک لایەنی ئیسراحەت هەیە ڕەنگە یان پرایڤێسی تایبەتمەندی هاتوچۆی خزم و کەس و هاوڵاتی لە کەرتی گشتی کەمترە ڕێگە نادرێت بە ئاسانی لە کەرتی تایبەت بەکەیف خۆیانە و خێزانم دووجار عملیات کرایە لە منداڵەکەم عملیات کرا لە خزخانەی ڕزگاری خێزانەکەم لە نەخشەوە یعنی ئەوە بۆ ئەوەیە کە هاوڵاتیان متمانە بە نەخشانەکان بکەن باشە متمانەکە یعنی متمانە زۆر گرنگە ئەمە ناڵێن بێکەم و کورتین ناڵێن بێ کێشەین بەڵامانەی واژنی ئێمە هیچ متمانە نەکەین چکە لە هەموو دنیادا متمانە نهێنی سەرکەوتنی سیستەمەکانی تەندروستیە من دەمەوێت پێت لەم هەرێمی کوردستان ئێستا ناوەندێکە زۆرترین نەخۆش لە ناوڕاست و باشووری عێراق دێن هەرێمی کوردستان بەتایبەتی بۆ ناو شاری هەولێر و شاری سلێمانی و دهۆک یعنی زۆر ئەوەش گەشتیاری تەندروستیە پارەی زۆریان نییە خرجکەن دێنە ئێرەیان ئەوەیە کە باشە یعنی نەخۆش ئازادە یان ئەوە تا عملیاتەکە لێرە دەکرێت هەندێک جا لە شوێنێشتر ناکرێت یان ئەوە تا نەخۆش لێرە مرتاحترە نەخۆش شوێنێک دەبینی و یان ناوبانجی پزیشکێک دەبینیست دەڵێ ئەو فلان پزیشک من دەمێ ئەو نەشتەرگەریم بۆ بکە بۆ من ئێستا من دەمێ پێ دڵێم هەولێر سەنتەری چاندنی گورچی لێ لەسەر ئاستی عێراق بە ڕقەمیەک بۆ نمونە هەولێر و سلێمانی خزمەتگوزاریەکانی سەنتەری دڵ لە شەبەکە و باڵۆن و عملیاتی دڵ و ئەوانە یعنی ئەوەی کە لەو خزمەتگوزاریە لێرە هەیە لە شوێنتر نییە دکتۆر هاتینە ناوتم چکە خەریکی قسەکردبوون هیچ گۆرانی شتمان لێ نەدا خۆت مەسەن لە ناو سیارە گوێ لە گۆرانی و ڕادی و شتڕادەگری یان حەز دەکەی کڕ و بێدەنگ بیناوە بەخوای ئەمن لە ناو سیارە کەم ئەگەر کاتێک دەچین زۆر جەولە دەکەن بەلایەن کەم هەفتەی جارێک جەولەی شارەکانی دیکە قەزا و ناحەکان سەردانە بەشداریکردنا یعنی بە دوواداچوونە بەڕاستی زۆربەی کاتەکانی ناو سیارەی بە تەلەفۆن و پەیوەندیەکان و جوابدانەوە و ئیمێل و ئەو شتانەش دەوری هەیە لۆی جواب بدەینەوە دەبی لەسەر هێڵبی نابی دابڕی وەڵام ئەگەر کاتیژەبی بە دنیای مەسەلەن چ ئەگەر ئێستا بڵێم چ گۆرانیەک لێ دەین دکتۆر بە کەیفی خۆت ناخدەوی بە کەیفی تۆی لەوەی دوای بچین چاکیش بخۆین مەسەلەنە کوردیە خۆت شتێکی هەڵبژێرە خۆت شتێکی بنە نازام چ گۆرانی بێژە حەز لێ چ گۆرانیەک با بە زۆقی تو بیتر گۆرانی وەڵا تو ئەوەی نزیکتر بین لە ژیان بڵایەن حەز لە چ گۆرانی بێژەکە نازانم تەڵام گۆرانیەکانی حەسەن زیرەک زۆر خۆشە حەسەن زیرەک بە تایبەتی گۆرانی کۆنەکانی کوردی هەمویان خۆشە گۆرانیەکی حەسەن زیرەک لە هەمووی باشتر لەگەڵ ئەو جەوە خۆشە هیچکان تۆزەک سەرما شاد لە خۆش ڕێباتەکەشت فڕێدا وڵی شوێنەکە ڕسمیاتی ناوێت پێم خۆش لە بە قاتیش ئەگەرم بێشم لە شوێنەوە زۆر ئێستا وەزیر تەعامل دەکەیان و کەسێکی وڵاتێک حەز ناکەم دێمە ئێرەش زۆر جار کە دلوبەرجی نۆرمەڵ و کاژوڵ تازە چوینە ناو چایخانە سزلەکە و تەمان نابێستا من چایەک و ئاو ساردەمەنی دەستی ئەوە دەخۆم نەخۆشێکی گواستراوە هەبی التهاب کە بە ڤایرۆسیە ئەگەر مەسان خوانەکە سەرپێچیان هەبە سزادان یەکسەر دەڕۆی یان لێ دەگەڕامەدا تا لێژنانی ئاگدارکردنەوەیە و بانگێش دەکرێن لە بۆ دائیرەی وقایی بەشی خۆپاراستنی تەندروستی لەوێ پێیان دەڵێن ئەو ڕێکارانە بکەن ئەگەر نەیکەن دەکەوێتە سەر سزاکان کە غەڕامەیە تا دەگاتە حەدی داخستنی دوو شێوازیە داخستنی کاتی هەیە تا خۆی چادەگات داخستنێت چیە وەرگرتنەوەی مۆڵەتەکەیە ئەستا بینیت مۆڵەتەکەی هەبوو مۆڵەتی تەندروستی هەبوو دکتور لە ناو ئیسکان و خەڵکەکی زۆر ئیش دەکات ماشەڵڵا دەستیان خۆش بوو با بچینە زمانی مەسەنەن پێش وەزارەت و پێش بەڕێوەبەرایەتی تەندروستی و هەتا پێش بەڕێوەبەری نەخۆشخانە بەڕێوەبەری نەخۆشخانە ئیشت کردی لە ناو ئیسکان و زمانی گەنجێتی ئێستاش گەنجە تاوان هەمووش ئەم زۆر ئیشم کردی لە منداڵیەوە لە منداڵی لەو بازاڕیش بڵێ ئیشێک زیاتر یعنی ئیشی کاسبی و ئیشی سنعەتی یعنی دەکەن کەسانی دیکە ئیشم کردی بڵێ کۆمەڵێک جۆری ئیشە بۆ کردیمە بەهۆشەوە دەزانم کە خەڵکێکی زۆر کە منی منداڵیم بووە لەناو بازاڕوانە دەیان ناسمەوە دەمناسنەوە ینی چاکتۆنی و سەلام و مەرحەبامان هەرمایە
بەڵێ ئیشم کردیە و شانازیش پێ دەکەم و شەرافەتی گەورەیە ئیشکردن بچینە سەردانێکی مەدانی نەخۆشخانێک نازانم پێت باش وڵا کەیفی خۆ دەر نەخۆشخانەیەک من پێم خۆشە بچینە یەکێک لە نەخۆشخانە چکە ئێستا ئێوارەیە بەرەوبەری مەغریب دەڕۆین فریاکەوتنەکان هەمویان 24 کات ژمێرینە بچین زای ڕۆژی بەر فریاکەوتنێک خۆت هەڵدەبژێری بچین پێکەوە بێ ئاگادارکردنەوە بچین بزانین وەزیان چوونە بەسەرچاو ئێرە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێرە ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا و ڕۆژهڵاتمان هەیە وەنیا دکتۆر ناوەندی هەولێر قدیمترینە ڕۆژهەڵات ڕۆژ ئاوایی هەولێر بڵێ طبعاً خەڵک دەڵێ فریاکەوتنی ڕۆژهەڵات یان فریاکەوتنی ڕۆژاوا بخۆی ڕۆژاوای هەولێرە ڕۆژاوای هەولێر ڕۆژاوای هەولێرە ئەوجا بەش دەکا ئەوە دکتۆر چکە هەولێر گەورە طبعاً ڕێک ماخستەوە دەزانی چۆن خۆی فریاکەوتن دەبی بە ناوی خۆی فریاکەوتن بێ پێشتر ئەو پێشوازیە نەخۆشی باری کتوپڕ و نەخۆشی زۆر شڕ کە لە ماوەی چەند دقەک دەبی تەداخلات بکەیت لەگە نەخۆشێکی باری سارد کەسێک شوێنێکی دێشایان نەخۆشی نۆڕنگی دەرەچی بوو دەهات تێکەڵ دەبوو ئێمە ئەو کێشەمان چارەسەر کرد هەم لە فریاکەوتنی ڕۆژهەڵات هەم لە فریاکەوتنی ڕۆژاوا هەم لە نەخۆشخانەکانی ویلادە و ڕاپەڕینی منداڵە هەمووی چۆن چیمان کرد ژووری فریاکەوتن جیامان کردۆ لە نۆڕنگی دەرەچی ئێستا ینی ئەوە ئێستا دوو بەشە بەڵێ دوو بەشە و جگە لە قاوش و ئێنەیە ڕەکەزەوە ئێستا دەچین پیشانت دەدەم ئەو فریاکەوتنانە بەشی هەولێری دەکا یان پلان هەیە بڵێ بۆ پلانەی باسم کرد ئەمە پلانە پێی دەڵێن تریاچ یان پۆڵینکردنی نەخۆش جیاکردنەوەی نەخۆش تریاچ دەستاواژەیەکە تریاج دەستاواژەیەکی دوور ڕۆیشتمە من تریاج یان پۆڵینکردنی نەخۆش باری سارد سوار قۆناغی تێدا هەیە لە ماوەی چەند دقیقەیەک لە ماوەی 6 ساعاتێکم لە ماوەی 4 ساعاتێکم ئەوانە هەمووی پۆڵین دەکرێت ئێستا ئەو سیستەمەمان دەست پێ کردەوە نەخۆشی باری سارد جا دەکرێتەوە نایەتە ژووری بێ بۆیە قەرەباڵغی دروست نابێ تەرکیز باشتر دەبێت عیلاجەکە باشتر دەبێت پزیشکەکانیشیان جیاوازە بۆیە لەو حالەتەدا بەش دەکات دوایە ئێمە چوار بەستەنان ناو شاری هەولێر بازەکان لە دۆهۆک لە سلێمانی لە هەموو شوێنەکان زیاتر لە فریاکەوتنەکەیە تەنها ناو شاری هەولێر چوار فریاکەوتنی ناوەند ڕۆژهەڵات ڕۆژاوا و ئیمەرجەنسی تەنها بۆ تەقینەوە و گولە و ئەوانەیە فریاکەوتنی ڕۆژاوا هەموو جراحیاتەکانە ئێرە هەموو جۆرەکە هەم باڵتنێ هەم جراحیاتەکە ئەوە بەشەکی گرنگە بەس زۆر جار باسی کوالیتی دەرمان کرا بە تایبەت باسی کابینە نوێم بکەم چه هەنگاوی باشتان ڕەنگە لەو بەرنامە پێڕانەگەین چاکسازێکی زۆر کرایە لە دەرمان و پێداویستی پزیشکی بە تایبەتی لە بۆ کردی تایبەت ئێرە ئەمە نەخۆشخانەیەکی حکومیە پێم خۆشە بەرنامەیەکی تایبەت لەسەر دەرمان لە کوالیتی کۆنتڕۆڵ بکەن لە هەمووی گرنگتر دەرمان بە سیستەمێکی ئەلکترۆنی دەبەسترێتەوە و دەست پێکراوە ستیکەرێکی دژە ساختەی بە تەکنۆلۆژیای نوێی نانۆمەگنەتیک دادەندرێ و نرخەکانیش هەمووی پێداچونەوە کراوە نرخی دەرمان هاتۆتە خوارەوە ئێمە لە ئینشاڵە لە ئایندەیەکی زۆر نزیک لە ڕۆژانی داهاتوودا لە ناوخۆ مەسەلەن نەخۆشخانەی حکومیە یان تایبەت لە کردی تایبەت لە دەرمانخانەکان لە نۆڕینگەکان لە مستەشفە ئەهلیەکان لە هەمووی نرخی دەرمان بۆ هاوڵاتی دامەبەزاندووە و بە ستیکەرێکی کۆنتڕۆڵ دەکرێت کە سیستەمی تەکنۆلۆژیای دژە ساختە بەکاردێت پێدەن نانۆ تەکنۆلۆژی دکتۆر مەسەلەن چ پزیشکەکان گلەیان هەبی بە حکمی ئێوە وەزیرن چ نەخۆشەکان گلەیان هەبی ئێوە مەجبورن دەبی گلەیەکانیان بەتەکید یەکسەر وەربگرن و جێبەجێکەن مشکلەکان چارەسەرکەن کردێکی خزمەتگوزاریە لەگە هەموو هاوڵاتێک و هەموو تەمەنێک هەموو خێزانێک تەعامل دەکەیت ئەنجا لە ئەهلیبی لە حکومیبی باشە بێکەم کوڕیتی نابی و بێگلەیش نابی بەڵام گلەیەکان بۆ ئێمە گرینگە بۆ چاکردن و بەرەو پێشبردن بۆیە بە دڵنیاییەوە کردی تەندروستی کردێکی زۆر گەورەیە گلەیەکانی هاوڵاتی بۆ ئێمە زۆر گرینگە و ئێمە سندوقی سکاڵا و گلەیەکان گەڵی گەرمیشمان هەیە هەموو هاوڵاتی لێر ئەو شتەش باسکەم بە تایبەت لە بۆ کارمەندانی کارتی تەندروستی مەسەن هەبووە گرێبەستی کارمەندان مەسان کارمەندانی گرێبەستی کۆڕۆنا ئەو کەینێ دەبتە دامەزراندە ئەمە لە ڕووی ئیداری و یاساییەکەوە کاتی خۆی 500 حالەتی یان 500 بەڕێز لە کارمەندانی تەندروستی بە تایبەتیەوەی لە بەشی سەرکاری و ئێنە ئەمڕۆکەزە بوون لەگەڵ پەرستاری زانکۆ بوون
وەکو گرێبەستێکی کاتی دانرا تەنها بۆ ڕۆژی کۆرۆنا ئەو کاتێگەلەبی عنای ئەمڕۆکەزا هەمووی زۆر بوو بۆی کەمبوونەوەی کۆرۆنا و نەمانی ئەو نەخۆشانە و داخل بوون و عنای ئەمڕۆکەزانە یعنی کۆمەڵێک بۆ چوون و لە ڕووی ئیداریەوە دەبێت ئەمە ئەو ناونیشانیان بگۆڕین کە تەنها بۆ کۆرۆنا نابێت ئێمە لە هەوڵداینەوە سەرکاری تەنجمەنی ئیزرانیش بەڵێنیان پێداینە ئەو کێشەیان بۆ چارسەر بکەین بۆی نەبنە تەنها گرێبەستی کۆرۆنا بن کۆرۆنا نەمینێ ئەوانش نامێنێ نەخێر ئێمە هەوڵ دەدەین بۆی دامەزراندنیان نزیک بوویتەوە یعنی هەر گرێبەستەکەیە بە شێوەی کاتیە و ئێمە هەوڵ دەدەین لەو ماوەیەدا لەو هەفتەیەدا گرێبەستەکانی بۆ نوێ بکرێتەوە. وأخيرا دەستەکانت خۆش بی ئەزیەتمان داوین دکتۆر مەداوای لێ بوون دەکەین نەتومان بەس بەڕاستی هەم وەزیر هەم دکتور هەم پیاوەجی مەشغوڵی بەس جگە لە مەشغوڵی ئەو مەسان بە ڕۆژ هاتین ئەوە بووتە شەو ڕاستە بەرنامەکەش زوو گەڕینەوە طبعاً شتێکتان پێی بڵێم دکتور جگە لەو مەشغوڵیە زۆر مەشغوڵی موبایلیشە ئەوجا پەیوەندی ناوخۆیی بوو دەرە بوو عێراق بوو بەغدا بوو تەلەفۆن ضرورە چونکە ئەویش پەیوەندیەکان و ئیشەکان بە پەیوەندی دەڕوات بەڕاستی زۆر هاوڵاتی تەلەفۆن دەکات ئەم بخۆشم نامرتاحم ئەگەر جواب نەدەمەوە ڕەنگە لە کاتی خۆی تەلەفۆن دەکەمەوە ئیدی ئەوەش بوویتە بەشێک لە مادەم باس پەیوەندیەکانمان پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوەکان یان دەرەوەی وڵات چوونە مەسەلەن لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاژانسەکانی UN نەتەوەی گرتوەکان بە تایبەتی WHO ڕێکخراوەکانی NGO نێودەوڵەتی قونسڵگەریەکان دۆستانمان بەڕاستی تا ئاستی وەزیرانش لە زۆربەی وڵاتانی دەوروبەرمان پەیوەندێکی زۆر باشمانەیە و ئەمە توانیمانە سوود وەربگرین بەڕاستی بە تایبەتی لە ڕۆژی 3 ساڵی ڕابردوو لە کاتی کۆرۆناش دەتوان بڵێن بە ملیۆنەها دۆلار توانیمانە سوود وەربگرین لە وەرگرتنی بەخشینەکان ئێستاژ ئەو هاوکاریانە بەردەوام بەسەن ئەجهیزەیە ئەوەی ئێستا چوین پێکەوە نەخۆشخانەی فریاکردنی ڕۆژهەڵات بە چاودێریەکەی ئەمە لە قەیرانی داراین دیتت نەخۆشخانەکە تعمیر دەکراوە و لە ماوەچکە دەکەینەوە بە فەرمی ئەو نەخۆشخانەیە ڕخرای تەنووسی زیانی دەبڵێت چۆ بۆمانی کردیا زۆر سوودمان لە پەیوەندیەکانی نێودەوڵەتی وەرگرتووە بە تایبەتیش بۆ بەخشین و پاڵپشتی و هاوکاریەکانیان ئەمە بەشێکە لە ئەوەی نابێت تەنها لەسەر حکوومەت بێت و لەسەر دەبێت پەیوەندەکانیشمان لەگەڵ وڵاتان لەگەڵ ئاژانسەکانی نەتەوەی گرتوەکان پەیوەندێکی باش بێ خۆشبەختانە سەرکەوتنی باشمان لە ڕۆوە بەدەستێنەوە دکتۆر با زیاتر لە کات نەگرم نازام ئەو ڕۆژە هاتیەوە یان درەنگ ئەوڕۆ باشترە زووە بە واستەی ئێوە یعنی چونە دەرەوەتەوە لەگەڵ برادرانی ژیلا بوون میوان بین ناوڵاتەوە پایسکلیش ئەوە چنە ئەو پایسکلانە ئەوە ئی منداڵەکانە بەس ئەویان ئی خۆمە بەس ئەگەر کاتە بیان دەگزار هەر لە ناو ئێرە لە بۆ لە بۆ وەرزشیان ناوەڵا وەکو وەرزشەکی بەردەوام نا بەڵام بۆ هاتوچۆی ناو هەر بۆ باش وەرگرتنی لەگە منداڵەکانیان بەتەنێ بەخوای کەم لەگەڵوان بەڵام جار ئەوی زۆر نا لە خۆم پاسکلەکەی خۆمان لە ناو ئەو منتقەیە دەتوانم ساردی شاگەر نەدەم فڕنیەک دەچی فڕنی نان و ئەوانە هەندێک باش دکتۆرم گەلە خۆش باچی میوان بین نا ئەوە دەفەرموو ئەوە قەرداری ئەوە گوتم لە گەلە گەلە خۆشحاڵ بین خۆش ئەس بوارکمەوە بەشێکی کورد بی یە بچیک بیژیانەتەوە یا گەلەکەوە مەژغوڵ سپاسان دەکەین دەستان گەلە سپاس زۆر بەخێر بێن گەلە سپاس